بەڕێزانم ئێمە چۆن بەهرەمەند بین لەو دەڕۆژە چی بکەین چۆن ڕەفتار بکەین ئەبوو دەردا یەکێکە لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرموو لەو دەڕۆژانە صوم و بەڕۆژوو بن یەکێک لە کردەوە چاکان بەڕۆژوو بوونە وأكثروا الدعاء زۆر نزا و دوعا و پاڕانەوە لەبەر خوا بکەن دوعای خێری دین و دنیاتان بکەن واستغفروا زۆر استغفار بکەن داوای لێخۆشبوون لە خوا بکەن وأكثروا من العمل الصالح زۆر کردەوەی چاک بکەن هەر کردەوەیەکی چاک بە چاکی ئەزانێ لەو ڕۆژانە زۆر ڕێژەکەی زیاتر بکات والصدقة هەروەها سەدەقە و کاری خێر هاوکاری لێقەوما و هەژار و نەخۆش و داما و سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول أبو درداء الله جملة پیغمبری خواب و أي فرمو سلامي خوال سربه الويل لمن حرم خير أيام العشر واي بو كسك ببشا بين لكارو خير و چاكي أو در روجانه أو در روجانه بو دي بلام كاري خيري تداناكا كاري چاكي تداناكا پیغمبر ويلي بو بكار هنا ويل واي يعني واي يعني هندي لمفسر كان فرمين دوليكي نخوشي دوزخ خوابا نمان بدن وحتى إنسان وقت بلام لقر مقامك وأقنجي كبر واي بو كسا أي نقبتي بو كسا أو دروجة شاكي لبردما به أو فرصة زياريني لبردما به بلام لي بهر من نبو كاريكي خيري تدانا كر برزان كواتا بايمش وكو مسلمانان لو دروجانا قولي مرداتي لهالمانين ئەوەی بۆمان ئەکرێت بەدەستمان بە ماڵمان بە جانمان بە زمانمان هەرچی بۆمان ئەکرێت لە کاری خێر و چاکە قسەی خێرە کردەوەی چاکە سەدەقەیەکە استیغفارە ماڵت نییە زمانت هەیە سوپاس بۆ خوای پەروەردگار تەسبیحێ بگرە بەدەستەوە تەسبیحیشی ناوێ پەنجەکانی خوای پەروەردگار پێداوی هەر بڵێ ئەستەغفر الله مەی ژمێرە خوای ژمێرە تەنانەت مەیشی ژمێرە چەند ژمار بە چەند ژمارە ئەستەغفر الله کردووە سەڵاوات بدە لە جانی پێغەمبەری خوا سبحان الله بکە الحمد لله بڵێ قسەی چا بکە ئەمر بە چاکە بکە ڕێ لە خراپە بگرە قورئان بخوێنە خەڵک هەندە بۆ کارێکی خێر مەشروعێکی خێر کارێکی چاک نیشانی دوو مسڵمان ئابدەبڕێ ئەوە هەیە نەخۆشێک هەیە کارێکی خێر هەیە پێویستێک هەیە داماوێک هەیە ئەوانە هەموو چێتنە ئەو چوارچێوە بەڕێزانم لەو مانگە لەو دەڕۆژە هەوڵدا کاری خێرت زۆر بێ زمانت لە خێر و چاکە زیاتر بەکاربێنی ئینشاء الله تعالى